بەناوی خودای بەخشندەی مێرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵاه کە خاوەنی هەموو ناز و نەعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نوری چاو تازی سەرمان محەممەد الموستەفا صلی الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم ئازیزانم، سەلام و ڕەحمەت و مهرەبانی خوای گەورە برژێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەم جارش لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن بە خزمەتتان شاد بوومەوە. ئازیزانی من، ئەمڕۆ کە باسی 16 خاڵی زۆر سەیرتان بۆ دەکەم کە 10 خاڵیان باسی ئەو خوتواتانە دەکا کە شەیتان ئەگەر بیەوێ خراپەکەت پێ بکە بە 10 خاڵ پێت دەکا، و ئەگەر لە ناو چاکە چشدا بووی بۆ ئەوی بەڕاستی ئەو چاکەیەت هیچ خێرت نەبینێ، بزانە بە 6 خوتەی وە دەکە ئەو چاکەت هیچ خێر و بێرەکی نەبیت. ئازیزانم، زۆر گرنگە ئێمەی سالیک ئەو کەسەی کە دەمانوێت بەرەو خوا بڕۆین بەڕاستی ئاگامان لە فێڵ و پیلانەکانی شەیطان بی. خوای گەورە بخۆی ئەمرمان پێ دەکا لا تتبعوا خطوات الشەیطان إنه لكم عدو مبین. نەکەن بە دوای پیلانەکانی شەیطاندا بڕۆن، چکە بەڕاستی دوژمنێکی سەرسەختی ئێوەیە. لەگەڵم بن هەر کاتێک کە شەیطان بێ گوناحێک بە ئێمە بکە، بزانم بە 10 خاڵ چۆن گوناحەکەت پێ ئەنجام دەدا. یەکەمین، ئەوەل جاری دانیشتن لەگەر ئەهلی مەعسیەت. بەس لەوکو لەگەڵیان دانیشە خۆت چێ خۆ مەخۆوە کاکە، خۆت و ئارەقی مەخۆوە، ڕیبای مەکە، نەزەری مەکە، گوناح مەکە، تەمەشاشتی خراپ مەکە، هەر بەس لەگەریان دانیشە. کاکەوانە برادرن، چەند ساڵە دەیان ناسی، چەند ساڵە پێکەوە بوونە، جیران بوونە، خزمن، دۆستن، ئەحبابن، هە بەس دانیشە، بەس دانیشە. مجالسەت ئەهلی مەعسیە یەکەمین خوتە، سبحان الله، یەکەمین خوتواتی، یەکەمین پیلانی لەگەڵیان دانیشی. ئەوە یەک. دوو، ئەو جارە گیان لێ ڕابگری. بزانە ئەوە جاری قەناعەتی پێهینەی کە دانیشی، تەبان زۆر خەتەرە کە دانیشی لەگە ئەهلی مەعسیەت، چکە کە دانیشی ئەوەکانی کەشت توش دەکات. نێدێدی کو ئەوە جاری بە بیرتان دێ لە محاضەرەکەی گوتم ئەوە جاری خاترەیە، دوای دەیکاتە فیکرە، دەیکاتە هەم. عینەن ئێرەش وایە، بزانە ئەوە بە عەمەلی پێت دەڵێ. ئەو جارە بەس لەگەریان دانیشە، هیچ کەمەکە، بەس دانیشە. هیچ. دووەم گیان لێ ڕابگرە، بزانە ئەوانە چ دەڵێن، ئەوانش بەشەرن، هەست و خوستیان هەیە، قسەیان هەیە، گفتوگۆیان هەیە، قسەی شیرین دەکەن، قسەی خۆش دەکەن، بەس گیان لێ ڕابگرە. ئەوە دوو. سبحان الله، جێ لێ ڕاگرتن ئەو جار لۆ خوتوەی سێیەم دێتن کە جێ لێ ڕاگرتن ئەو جارە تەماشایان کە، تەماشایان کە، بە وردی تەماشایان کە، بە زوانی تەماشایان کە. سبحان الله، لە مۆبایلەکەت دەیدێ ئەو پەیجە بکەوە کاکە، کوڕە دەیدێ ئەو پەیجێکە هەموو عاشقاتی و ماشقاتی تێدایە، تەعاروفە، دەبیکەوە چییە؟ ئەو مجالسەیە. جێیان لێ ڕابگرە، ئەو بە قورئان قسەیان زۆر خۆشە، دەی ئەو زارە دەی خۆم پێ پیشاندە، دەی بابت بینم، هەمووی ئەو هایە. سبحان الله، هەمووی ئەو هایە. ئەو لە ناو مۆبایلی، ئەوە لەو مەزلیسێ، ئەوە لەو شوێنی، ئەوە لەو شوێنی، بەو شێوەیە کە قسە لەگەکردن ئیتر مەجاڵەکەی واسعتر کرد، ئەو زارە زیاتر پێ و لاقانی لە ناو قوڕەکەی چەقاندی. ئەو زارە پاش ئەوەی کە دانیشتی لەگەڵیان، جێت لە هەست و خوست و قسەیان بوو و تەمەشات کرد، ئەو جارە ئاواتە خوازی ئەو گوناحی بکەیوە چیوان، تەمەنا دەکەی ئەو گوناحی بکەیوە چیوان. ئەملو ئەو گوناحی نەکەم، کورە وەڵڵاهی خۆشە، کورە وەڵڵا بەتامە، کورە بزانە لە چ خۆشیەکیدان، بزانە لەو عاشقاتی و عاشق بازیەی، بزانە هەر من لێ مەحرومم، ئەمرت نەمینی ئەرەوەڵە، هەم بێغیرەتی، هەر ناژوێرینە، هەتا نەدەوێرە دامنیشی لەگەریان، نەدەوێران گیان لێ ڕابگری، نەدەوێرای تەمەشایان بکەی، تەمەنا بکەوە چیوان بکەی. ئەو جارە خوتوەچی کە دەستە پێش، ئەو جارە فعل المەعسیە،
ئەو جارە گوناحەکەت پێ دەکا پاش ئەوەی کە ئاواتە خواز بووی کە هەموو غەمێکی لێ دروست کردی ئەو جارە گوناحەکەت پێ دەکا ڕێک فعلا گوناحەکەت پێ دەکا ئایا شەیتان هەر لەوەندەی کۆتایی بە من دەیدی هەر لەوەندەی واسم لێ دەینی نەخێر ڕاوەستە هێشتا ماوە ئەو پێنجەمینە بزانە چیمان لێ دەکاتن پاش ئەو گوناحی ئەو جارە الئیسرار عەلەیها بەردەوام گوناحەکەت پێ دەکا وەلێ دەکە ئیدمان بکەی لەسەر گوناحەکەی لێ ناگەڕێ وازی لێ بینی تازە ئەو تووشی ئەو شەبەکە بووی تازە تووشی ئەو گروپە بووی تازە بەردەوام وەلێ دەکا گوناح بکەی بەردەوام هیچ دەتوانی واز لەو گوناحی بینی ئەو جارە ئیستیصغارها ئەوە مشکلەیە گوناحەکە زۆر بە گسکەی دەیتە پێشساوی زینا چیە قابلە خۆت چیە زینا چیە یەک تۆبە دەکەم دوای پێشەوەی بمرم ڕاست تۆبەچی دەکەم و ئینشاڵڵا خوا لێم خۆش دەبێت ئەرێ ئەمە زینای دەکەم کورە هەموو کەس زینای دەکاتن فلانە دیتە لەگە سەد ژنی زینای دەکات سانیە من لەگە یەک کەسی دەیکەم گوناح نەزەر چیە نەزەر کورە عالەمەیە چاوی ناگێرتەوە سانیە من یەک دوو جارە نەزەر دەکەم دزی کورە خۆرە ماری فلانی خۆ فلان کەس خۆ بە تەن دزی دەکات سانیە من قچۆکە دزی دەکەم ڕەشوەتی وەردەگرە ڕەشوەت کورە سانی ئەمن دەوەرەقەی ڕەشوەت دەگرم فلانی مجرم بە دەفتەر نەبی وەرناگری گوناحەکەی تو زۆر بچووک دەکاتەوە زۆر ئیسرارت کردێ لەسەری بەردەوامی لەسەری وی وازی لێنین ئەو جارە بچووکی دەکا هەر لە پێش چاوت ئەوەندە بچووکی و بێ قیمەتیەکە کە ئەنەمانی هیچ نیاوە دەیکەی ئەو جارە خۆتەیەکی تر المجاهرة بها سبحان الله ئاشکرای کە باسکە عینە لە خۆتەکەیت کەس لە دەرسەکەیت کەس پێم گوتی عینە ئەو عەمەلیە ئەو جارە باسی کە ناو جەماعەت دانیشە افتخار پێ بکە خۆت پێ هەرچێشە باسی کە با بزانن کە ئەوتوش پیاویشی ماقۆدی مەردی ئازای بە ئاشکرا ڕیبای دەخۆی بە ئاشکرا گوناح دەکەی هەرجێش نادەیە دەی مزاهرەی پێ بکە ئەو جارە پاش مزاهرەی الدعوة إليها سبحان الله بلو ئەم بەتەنێ ئەو گوناحی بکەم لو ئەمن لەو مەزسێر ئەمن ئەو گوناحام هەبی و هەست بە شەرمەزاری و هەست بە کەمی بکەم نا بە ئەوانەش توش بکەم کورە وەرە وەڵڵاهی فێرە ئیشەکە دەکەم بە حیاتی بابت ئیشی وا خۆشن نەکردیە کورە وەڵڵا وەرە فێرە ڕزقەکەت بکەم ڕزق ئەوەندە ڕزقەشی ئاسان ئەوەندە سەهل بە خۆت و ماوە منداڵیشی ئیسرحات دەکەن فێرە دزی ڕەشوەت خواردن حرام خواردن گوناحکردن الدعوة إليها دەی خەڵکی گروپی لە خۆ زیاد کە خەڵکی لە دەورەت خۆت خەرکەوە ئەو جارە التحدي بها سبحان الله ئەمە خەتەرە التحدي بها لەنای معنای چییە یعنی ئەو گوناحەت چی ئەم کردیتم قابلە یعنی ئەنی چی ئەو گوناحەت چی ئەم کردیتم یعنی خەڵکی زۆر لەم گەورەتر گوناحی گەورەتر دەکە چی قابلە ئەو گوناحەم کردیە کورە بابە هیچ لێنە لێی مەترسێ والله هیچ دێن زۆر دۆستێکی طبیعیە هەموو خەڵک ئەو گوناحی دەکە هەموو خەڵک ئەوەی دەکە هەموو خەڵک خەریکی ئەوەیە سبحان الله کە وەی لێ کردی ئەتوو التحدي بها كالتحدي بيه بكي كأشكراي بكي كبير من ندبي كم يعني بيساوي خلشي بكي أو براستي أو آخر ماركاولي ومشكان ديني إنسان كان لا الشيطان لو إيه كمثل الشيطان إذ قال للإنسان أكفر فلما كفر قال إني بريء منه إني أخاف الله رب العالمين سبحان الله هذه لويدتي حتى كافري ذاك ككافري كرت أو زادري والله أمن بريء ملتوي هیچ علاقم بەتونی ئەم لە خوای دەترسێم سبحان الله چەند بە نەرمی بەدە خوتوە هاتی هێدی گوناحەکەی پێ کرد حتا گەیاندی حەدەجی کە تەحەدای گوناحەکەی پێ بکات ئەو جارە ئەگەر بێت و لە چاکەیەک دەتەوێت چاکەیەک بکەیت دەتەوێت شەو نوێژێک بکەیت دەتەوێت سەدەقەیەک بکەیت دەوێت هەر خێرێک بکەیت هەر چاکەیەک بکەیت هەر عیبادەتێک بکەیت بزانە بە 6 خطوەی لە بۆت بێ یەکەمین وازی لێ بینی هەر نەیکەی پەشیمانت بکاتەوە یەکەمین پەشیمانت بکاتەوە هەر نەیکەی ئەو نوێژە هەر نەکەی ئەو خێرە هەر نەکەی ئەو چاکە هەر نەکەی ئەو عیبادەتە هەر نەیکەی ئەگەر زانی ئیسرار و ئیمان و تەقوا و تەشجیع و گەرمی ئیمانە زۆرە ئەو جارە خطوەی دووەم التەسویف کە دەڕاوەستە ماخرا نەبیدرێ بە حیاتە نوێژ نەکردیە تازە عەسر بانگیدا دەڕاوەستە عەسر هەتا مەغریبێ 2 ساعت و نیوی مایە دەڕاوەستە بە ئیسرعان نوێژی عەسرت بکە یان خێرە چی دەکەی کورە دەڕاوەستە خۆ کابرا لە برسان نەمردیە
دەراوەستە چار ڕۆژکە پارەکەی لە بۆ بە پەلەچە دوان نا کورە پارەگەلک زۆرە دە کەسی وەشی تووەوە لە ماڵەکەنی خێری پێ دەکەن دو ئەوەندەی دەبێت کەمتری ببە مهم تەعزیلی بکە مهم تەسویف دەتەوێت تۆبەی بکە کورە دەراوەستە تو زاحیری جارێت تۆبە بە تو ڕادەگیرێ دەراوەستە پەلەی مەکە دەتەوێت بچی حەزێ کورە ڕاوەستە کورە زاحیری حەزکم بە تو ڕادەگیرێ حەزکم بە تو ڕادەگیرێ کاکە ڕاوەستە تو زاحیری کورە ئاخری کە عمرت گەیشتە 70 ساڵ حەزەکی پیاوانە بکەوتەوە و 1000 گوناح و یەک تۆبە ئەمرە کورە ئەمرەی لۆ چ دەکەی کورە لۆ باری خۆت خڕز دەکەی دەزانی ئەوەی ئەمری بکە دوای بێتەوە گوناح بکە بە 70 گوناحی لۆ دەنووسرێ ئەوە لێ دەکە پەشمان کات و هەر نەیکەی تەسویف دووری بێخەوە لە خۆت ئەو جارە العەجەلەة بها خۆ ئەگەر بشکە پەلەی کەدەی ئەوەندە پەلەی دەکا لە ئیشەکەی ئەوەندە پەلەی دەکە بەبێ سەروبەری ئەنجامی دەدا ئەگەر خێرەکەیە ئەگەر عیبادەتەکەیە ئەگەر چاکەکەیە ئەگەر هەر شتێکە ئەوەندە بە عەجەلەی بکە دوێ هەموو ئەرکان و شروتی تێکەراو پێکەراوکە هەموو هیچی لەسەر هیچ دەمینێ سبحان الله العەجەلەة بها ئەوەندە پەلەی بکەی ئەوەندە عەجەلەی بکەی لەوەی هیچ خێرێکی لەو عیبادەت و لەو چاکەی نەبینی ئەو زارە خاڵێکی تر ئەگەر ئەوەشی پێ نەکرا عەمەلەکەت هەر کرد تووشی ڕیاد بکە تووشی ڕیاد بکە زانی جەماعەت وەڵڵاهی دەمەوێ ماڵی فلانی زۆر برسینە وڵی دەمێ بسم بای 100,000 دیناری ئازوقەیان لۆ بکڕم زۆر فەقیر بەس لۆی هەتا خەڵک بزانی تو خێرێ دەکەی تو ئاگال لە فەقیرانە ئەو زگت بە فەقیران دەسووتێ باز دەکەی ئەگە دەشکەی حەز لێ بزانن حەز دەکەی مەتحت بکەن حەز دەکەن باست بکەن سبحان الله مهم لێ ناگەڕن ئەو خێرە خێر لێ ببینی بەتاری دەکەنەوە لێ ئەگەر ئەو زارە لەوەش قوتار بووی العجب کەیفت پێ بێ بەڕاستی ینی بەو ئیشەی کە کردیتت کە باسی دەکەن یان بەڕاستی کەیفت پێ بێ بەڕاستی یعنی زۆر دڵت پێ خۆش دەبی زۆر خۆت پێ مهم دەبی زۆر خۆت پێ گەورە دەبی بزانە کرا من ئەو خێران دەکەم خەڵک کا دەوڵەمەندی نارە وەڵڵا ئەو هەموو پارەتان هەیە بێ غیرەتینە کەس پارەی ناکاتە خێران ئەمن نەبی وەڵڵا ئەگە من نەکەمە خێرە و خەڵک هەموو لە پرسان دەبری زۆر کەیفی بەخۆ دێ عجب دەیگری لە خۆی دەردەسیتن سبحان الله تەوان کە عجب ئەتوی گرت هەموو عەمەلت بەتار دەبتەوە هەمووی سفر دەبتەوە سبحان الله ئەوەندە کارە ساتە دەی ئەو جارە ئەگەر لە عوزبیش لێ قوتار بووی ئەو جارە خەتەرترینیان ئەوەیە پێ دەڵێ باشە کورە خوا معتەلی ئەو نوێژەی تۆ نییە معتەلی ئەو چاکەی تۆ نییە معتەلی ئەو خێرەی تۆ نییە لۆ خوا خەڵکی لۆ تۆ دروست کردیە خەڵکی بە تەمای تۆ دروست کردیە کورە دەبڕۆ دانیشە خێری چ و عالیسی چ منەتی پێخوا ئەو نوێژەی دەکەی یەکە نایکەی سبحان الله شک بکە لە ئیشکارەکانی خۆت شکت دروستکە لە خێر و خێراتەکانی خۆت شکل لۆ دروستکە کاچی من ئومەتی محەممەد فەقیر و ئومەتی محەممەدی بە تو تێر دەبی دانیشە بەخۆت بنەوە پارەی لە ماڵی سەر بکە لە ماڵ و منداڵی خۆت سەفر بکە باشترە ئەو عیبادەت خوا چ منەتی بەو عیبادەتەیە خوا بە ملیار مەلائیکەتی هەیە سوزدەی لۆ دەبەن تەسبیحاتی بۆ دەکەن منەتی بەو عیبادەتەی تۆ بەو چار ڕەکعەتەی تۆە کوردە دانیشە خوا سبحان الله چ لێ دەکە لۆ ئەوەی بەڕاستی شک بکەی لەو خێر و خێراتی کە دەیکەی لەو چاکە و پیاوەتی کە دەیکەی لەو عیبادەتە و لەو قوربەی کە دەتەوێت لە خوای گەورە نزیک بێەوە ئازیزانم بەڕاستی شەیتان حتا لە عیبادەتەکانیشمان سبحان الله بەو شێوەی لەگەڵمان دەکە ئەگەر لەوەش هیچی پێ نەکرا وەچی دەمێدی گوتم ئەو زارە دێ خێرەکە بچووکترین خێری لەلا شیرن دەکا بچووکترین خێری لەلا گەورە دەکە حتا گەورەکەی نەکەی خێرە عەزیمەکەی نەکەی خێرە باشەکە نەگاتێ خێرە بچووکەکەت بگات مەسەڵەن دەمەوێت خێرێک بکەم دەبینم پێم دەڵێن وەڵی ماڵەکەی زۆر محتاجت باشە ئەوەندە زگم بە ماڵەکەی دەستێ بڕیار دەدەم سبێنی 5 وەرەقەیان بدەمێ 5 وەرەقەی لە جیرفانم دەرێت ئینشاڵڵا سبێنی کاتام دویان دەبە سبێنی جارێ هەر دەنوم هەر لە فکر و خەیاڵم دەرم ئەرێ 5 وەرەقە زۆر نییە بۆ بێمەعاشیەی بە قورئان دەسێم دوسێمانیشکەش مەعاش نییە بە قورئان نابابە نا 5 وەرەقە زۆرە 2 وەرەقەیان لۆ دەبەم بەسە ئەوە لێی کەم کردەوە ئەو جارە سبەنی کە هەر دەستی خۆت دەگۆڕی پارەکەی دەردەنی کورە وەڵی 2 وەرەقە زۆرە بە خودای بە قورئان 2 وەرەقە زۆرە کورە 1 وەرەقەی بەسە
100 کەسی کەوەچی من دەستی پارەیان دەداتێ ئەوە لە 5 وەرەقەی دوونێ شەوێ بۆ بە 1 وەرەقە ئەو جارە لە ڕێی نزیکی ماڵەکەی دەبی کورە وەڵڵاهی باقی قورئان وەرەقەکی زۆرە کورە دەیدەی 50,000یان دەدەمێ بەسە کە دەستێ ژۆرێ خوا نەخواسە چاوت بە شتێکی سەلازەکی نوێ بکەوی چاوت بە کەنتۆڕەکی نوێ بکەوی چاوت بە شتێکی نوێ بکەوی کورە بابە ئەوانە وەسعیان زۆر باشە وەڵا لە 10,000 زیاتریان نادەمێ ئەو 10,000 بەسە سبحان الله ئازیزانم زانە بەم شێوەی شەیتان ئاوا بەو شێوە لێمان دێتە پێش هەرچی عەمەلی باش و کردەوەی باشە بەو شێوەیە ڕەزیل و پوچ و هیچی دەکات ئازیزانم بەڕاستی ئێمە دەبێ ئاگامان لەو 16 خاڵە بێ کە شەیتان هەم لە گوناح کە پێمان دەکە بەدەخاڵ و هەم لە چاکە بەم 6 خاڵە دەوێ چاکەکانمان زۆر بچووک و زۆر بێ ئەرزش و زۆر بێ ناوەرۆک بیتن ئەی چۆن خۆمانی لێ بپارێزین ئینشاءڵڵا لە حەڵقەی داهاتوو دێمە خزمەتتان باسی ئەوەی دەکەین چۆن بتوانین خۆمان لە کەید و فێڵ و حیلە و پیلانی شەیتان بپارێزین تاکو دیدار بەخوای گەورەتان دەسپێرم والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته